يا خميتان من تجي استبنا يا سالم من بيدك بم توش بيدك بي شورش سون وافد بعد بي من نسوتيم تو نسوتي روناچی چۆن پەیدا دەبێ با هاوارمان یەک هاوار بێ لەم هەوارە بێ هاوارە با ڕێگامان یەک ڕێگا بێ بۆ عیلاجی ئەمازارە یەڵڵا هەستن دەیڵێم و لە دوو بڵێنەوە یا خیمێتان من دژی ستەم و نایەکسانی يا خملتان من جسمه نايسان من بدن بهم تو بدن بي شورسون وبرفدا بي من بدن بهم تو بدن بي شورسون وبرفدا بي من نسوتيم تو نسوتي هنا شيتسون بيدا دابي من نسوتين ونسوتين رونشيتون بين لابه باهوار من يك هوار بيلم هوارا بهوارا باهوار من يكهوار بيه لم هوارا بهوارا بارقا من يك رقا بو علاجي مزارا ساويلتان دايشي وطن بوبسي قومي كن تيكوشن دستوبن يكبرن يشكون باورن سركون ساويلتان دايشي وطن ساويلتان دايشي وطن وفوزاتي دانشي وصلت دامنشي وفوزاتي هاتي ها أما ساو سوزانية وبر لايا فزازات نيا هاتي احمد تو من الاك لك يا امي هاتي يا سلام وستي لو بينا عادي ام ياكلون انا نسياني يا ماما صابوي هل سلم حالة بحالة يا أخي بيه كسيكي بيخلا ماما صراصة يا أخي بابا إما كم الله وحشي دكتاتوريكي بيك وقت بيكنا أنا ما صدقني شيء ما عندي بوي هاتي وخصمك اگر درجه سنه سعيد دستيكي دارك يك درجه يسون من الاشكال ورسيتي ما وصل درسي وصوليتي ما بيسمع بين ماوا وما نلعب لا بيسا بينيا صفر ثانية هيش بيسا بينيا عادل ما شاء الله ما شاء الله بس المحدة كيف ما تاو بيسا هم درس محدة بوشيوا قاعد زي محدة بومور وشي بشر ما لقى بينا ماذا بابندي جوانا ذكر جوانا لكنه وطانا وسلو مالي صدقني كده حال يسلم باشا دامش نتي دامش عطا جوان مزانا نقول شماليا شي هنا لا وشي لا يوا والله جملاتها هيك انا شو توا امر امتحان شفيع لدرزي اصول شهيد هاتي لا تدك وشتانا او بالمرة لدرسي اصول الروجانة تاعنا صفر ابي اعلم يا همتك بكر بتاع مين هذه بابس مسألة بسيارية كان هاتي الجواب باتوا هذه يا اخي منشيا هذا كسر اصلا ما مصاحبي يا أخي بقول هذا فسكرني فوسطان يواني ديك بس خومان مالك كسيكا هذه ما صدقني ليش تبان منك ما بداتي هذه يعني بقول من يا سايبر قال بني هاو رجز العراق كلا هريم خوش يسقي خومان خوش بختانا إلا بينا وسفير وسفارة بامبيكان آغاي أول باشا أول رفس مان كلهم مارسي آزادي خومان ممكن تف لو كنت ما نسيت ماشي هاتي والله استغفر والله من ليشها جكتي يوم داو ابدا كمان ليش ما رزق ازادي باخلاق خويا اي والله يا ماما استغفر
بدن خۆی شەرم ناکە من بۆ شەرمکە بگێرم سیفەتێکی باشە باشە بەلدانێش مامۆستا چاوم دەرچێ و من مشکلانی عادێ سام بچارێکی عادێ ئازادی مامۆستا ئینسان خۆی بڕیارەدات کە ئازاد بێت یان کۆیلێ بێت بە سەربەشی بژیت یان بە سەرشۆڵی بژیت لەنا خۆمان لەگەڵ بڕیاردین کە سەربەرزیش کۆمەل بین یان کۆیلە و دەستپانکەرەوە بین نانە باش لە کاتێکی باش ئاژنەمان عەقڵ بووی دەگەیشتی ئافرین عادێ وعد هەتی دۆست مامۆستا ئازادی شتێک نێ مەبچی لە دەرەوە بنێنی ئازادی ئەگەر هەبێت لە ناخی خۆماندا هەیە مامۆستا ئازادی دایشی هەمومان بکات وڵی وانە مامۆستا دەسەڵات دایک باوکی هەموو ئازادەکانم دایکی هەموو ئازادەکانی گەوزان بووە تێدە وەڵی یان من زۆر کەرم یانیش ئەوەتە حەسەن درۆکە باشم ئازادی چی و دادوبابی چی هەر لە ئەوەلەوە بە بیژێتی هاتە داومان دابوبابی نیە بەخوا دابابی مامۆستا فیدی حرامزادەیە کەی کاتی ئەو باسەیە ئێمە دەرد و ئازارمان گەلێک زۆرە سەفارەت خۆیان زۆر هەتی بەستەکردن سەفارەت بەکەوانە برایە بۆ پاراستیە مەگەر کرەوە مەستا برای چی و پاراستی چی مارت مار توخوا خەنجەرە ێزانتی ماکات مامۆستا کاڕاوچی هەیە هێچی نەخواست لە کا بپرسن قەد ئاگری ساردیدیوە مامۆستا لە داربەرە بپرسن تەوریدیوە داربەر نەبێت لەلەکەرێکیش بپرسن بزانە گورگی دیوە گەردەڕ نەبێت تف لەوانەی دەڵێن خوێن و سەر و برای یەکن تف لەوانەی پێم دەڵێن پەت و گەردن برای یەکن تف لەوانەی پێم دەڵێن تەوریش برای دارە باشە 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 و متفاها ناومدا ناسیحەیمانە کاکە پرسیاری دووە عادێ لەسەر شەخسیەت ئاژەڵەمان باڵم پرسیارێک لێوە بکەم خوا ئێمانی ئەوەی مامۆستا سیقەمان کرد ئێبرا وەڵا هەر ئەوێس ئەوە چ پەیوەندی بۆ فارەکەوە عادێ مامۆستا ئەو مەبەستی ئەوەیە شەخسیەت واتە متمانە چۆن زۆر متمانە چۆن شەخسیەتیانی متمانە بەڵێ لا ئێوە وایە هەر بۆ نمونە وەکو حکومەتە بێ متمانەکەی خۆمان مامۆستا خوا داوای بکە بۆ شیعی تف و دایکەوە لە زیاترین گوم خوارد عادێ یاڵا مۆزۆ پرسیاری دواتر پرسیارێکی باشە مازانم ئیستاتیانی عادی معریفەتی مامۆستا باوای داوین دوو پشکێک لەسەر پشتەمینی ئەو منپانە یارم کەسێکی باشە بۆ ئەوەی خۆی دوور خاتەوە لەو پشکە و بەبێ زیاد دەرچێت پێویستی بەسەرشتە عادی یەکەم دەبی هەست بکە دوو پشکێک لەسەر پشتەملەکەیەتی ئەوە چییە ئەمە هەستە فەلسەفان دووەمیش پێویستە بزانیت چۆن لە خۆی دوورە خاتەوە بەبێ ئازاری بکات ئەوە چییە مەعریفەیە دەبی علمیشی بەوە هەبێت کە دوو پشکەکە ئەگەر زوو لاینەدا پێی وایە ئەوەش علم جوان جوان منە هەستەکەم بۆڵاوە ئەوانەشیانە ناوی عادی پرسیاری دواتر بابی لەسەر مۆزوعێکی گرنگ حەساس پرسوڕانە کوردستانە عادی کەسێک باسی ئەوم بۆ بکات جواب باتەوە مامۆستا من وڵام نەدەوە مامۆستا یان پرسیار دەرکیا دەرکەتانە چێ هەمیشترێ مامۆستا من وڵام عادی نەدەوە عادی دوام دەسەڵاتی کوردی پرس بە کەس ناکە بەخۆی مفاوەزات دەکا بەخۆی شەڕ دەکا بەخۆی شادی دەکا وەزنی ئێمەیان تەواو وێران کردووە ئەوە کەی ژیان ئێمەی تێ کاکە ئەوە حەڵ نییە پرسی تێکردی باڵۆ زۆر کاکە پرسی بە لەبەر حەسەن ئەحمەد وەستن 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 چ زوو پێم گوتن کوندە بۆیانی کەلاوەنشین چاویان هەڵنایە بە ڕۆژی ڕووناک چ زوو پێم گوتن ئەو خەرتەلانە ئارام ناگیرن تا خاکەکەمان نەکەن بە کەلاک هێشتا تێم ناگەن لێم بەدگومانن دەباش بزانن
ئەوانەکانە سبەینان بازی دەسندە خۆری نەوەی حەجاجن نیوەڕۆیانی چاوساغی ئۆردووی دمدمشچێنن عەسران تاژیلەی سوارپەل بەخەنەی عوروبەی شامن لە حەمەمسەرای ئاری مەغۆلیش شەوان بەنۆرە هەتی بخەسێنن هێشتا تێم ناگەن لێ بەگومانن دەباش بزانن هەر کامیەک ئەوان ئاوی زەق نەبوودکەن هیچ کاو دێنێ هەر درەختێک ئەوان هەر درەختێک لە سایەیدا ئەوان بنون بێبەر دەبێ تاعونن لە هەر شوێنێک گەرا بکەن تۆی مەرجی پێوە دەبێ دووبڕ بڵێ هانێ ئەوە ئاڵای سەرفرازی ئەوان کفنت بۆ هەڵ دەکەن بڵێ هانێ ئەمە کەوزەری سەرکەوتن ئەوان ژەهری تێکشکانی تێکەڵ دەکەن خۆریان وەختاز لەسەر بنێت تیشکەکانی دەتارێنن ئەوان هەردوو ئەوان تا سێبەری ئەوان مابێ دەبێ هەروە بە ئومێدی فڕۆی چەوری بەرخەنێبی چاو لە هێلکەی دوو زەردێنەی کەڵەشێربی تا سێبەری ئەوان مابێ هەر بە شکست تۆڵەی شکست دەکەینەوە وەڵامی گشت ئەنفالەکان بە ماچ و موز دەدەینەوە بە تەنیاکی هەڵەبجەیەک لەبی خۆمان دەبینەوە ئەوان هەردووک دەمی تیژی یەک مەقەسن بۆ بڕینی بەندی دڵی داغداری کرد ئەوان چاو لە بەغدا قون لە تاران گوێزگە لە شام لە ئەنقەرەش کەمتەر کران کەوماری کرد دیسان چاوم لە ئێوەیە لەدایک بن هەتا ئێوە نێنە دنیا خوێنی تازەی تێناگرێ دەماری کورد لەدایک بن کوڕانی سەدەی ئایندا هەڵۆیانی بەرزەن گەردی کۆساری کرد تشويشات بدو ليش نبو تشويشات لازم أسمع عليك ما نبتي لي ها زمان أنا تزيك اليومين جرك كيف خويا وازي بينا نزوك يا مارو وكينا كتير إنه والله وازي بينا دلنا كابلاش فيها شو والله مستنش يعني أو تتسا بيسا أو السنة جيلة ثانية أو تتسا بيسا بوجنا بيستوبيز اللي قدر يجي لك بوكسانا يعني انت ما عندك دنيا احمد هذه خدا برسال يلا هيك جواب ماته خوش بزرانی چیه؟ مامۆستا لای من سیارە و پارە لا منش خواهي قولي نيدا بالحسن مثلا اگر داوای خۆشگوزەرانی بکەم کە برایەکەم ئازارێکی هەبێ عادی چۆن ڕوونی کەرەزار وەکو براکانم لە غەزا أنا بس بيزار نبوي بس باسي ببرو تسبيوني بكردوها هي بەخوای ناودارش ما شاء الله كان بيلو بسقوانا باشتنيا قبل أن يزاد واحد من الشغلاني شغل يعني من نخو وردي من وناحي سيا كاتي خلقي غزة بالسيا بخواي خداي خوش يعني تيابو نازانم بۆ لەوێ ناڕۆم نا نەخێر وانە هەر موسڵمانێک ئەگەر ئیمانی بتوو بێ
ئەگەر درۆ لەگەر خۆی نەکا ئەگەر درۆ لەگەر خۆی نەکە و ئیمانی لاواز بێ پەنجەیەکی بێشێ ئەبێ هەموو جەستەی لەگەڵ یا ئازاری هەبێ ڕای ڕاستە ئەوە کاریگەری ئیمانی بەهێزە بژی بۆ خۆڕاکردیان بەڵێ دەبێت لەگەڵ هەستیان بژی منیش لەگەڵ ڕادیە دەبێت لەگەڵ هەستیان بژی کاتێک دڵیان پڕە دەبێت ناهێڵین برین ببێ بە ڕۆژوو دەبرین کاتێک دڵمان پڕە لە حەسد لەوەی بە ئازار ومەتی خۆی ناژێت دەڵشێمەوە کە پێویستیەوە دەبم کڵای خۆت بگرە بانی والله وبالله وتالله ئەوە مووقیفی ئێمە بێ ڕۆژێک ئازارەکەی ئاگرەکەشی دەکات بە ئێمە ئەرێ خۆ ئەگەر دەستت ناگات بە غەزە خۆ دەست دەگات بە خۆت ئەگەر لە خۆ دووربی بەڵام لە غەزە نزیکی داد و بێداد لەدەست هەندێک نەفام و نەزان و مەغرور بێ ئاگا دەژین و دەڵێن خەریکی دینداری خۆت بە و عیلاقەت بەسەر هیچەوە نەبێت ئەوان قدوەی ئەخلاقی و عەقیدەی کرداری ئێمە خوا شایانی ئەوە نیم شانازیان پێوە بکەین خەریکی بڵێ پەشیمان بەس دێمە بستە فانا ناقصه يلا نعرف وين بدنا نقعد الحقينا يا سنين الحقينا يا ابني الحقونا الاولاد وين؟ والاولاد ماتوا بدون ما ياكلوا الاولاد ماتوا بدون ما ياكلوا والله ما احنا متهزين ايوه ايوه ولا كلنا ما خلونيش شيء يا حبايبي ما خلونيش شيء يا بطل العشاء انت عريس يا ريت انا اروح عند ابوي كمان السبعة مع عمهم السبعة مع عمهم السبعة مع عمهم يا الله انت بتتعلم من الله اسميك يا الله يا الله يا الله احنا ناس غلابة اقسم والاولاد ماتوا بدون ما ياكلوا يسلم علي الله الاولاد ماتوا بدون ما ياكلوا على العرب وعلى العرب واحنا المسلمين واحنا بيحكوا فينا ما بيسووناش شيء واحنا العرب كيف احنا بدنا نعيش؟ كيف جاوبونا؟ أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على السلام گریانە فەلەک چاوی
کردویەتی بەبەخش و قەدڵداری فەڵەستین. نشد على أيادي أهلنا ونقول لهم إن مع العسر يسرا ألا إن نصر الله قريب وإنه لجهاد نصر أو استشهاد. والسلام عليكم ورحمة الله وبركاته.